لەسەر گەندەڵی و دزی سەدا لە عێراق هەروەها گەندەڵی بە شێوەیەکی گشتی لە دامەزراوە جۆر بە جۆرەکان لە عێراقدا. من لە ئەستۆدیۆ میوانێکم هەیە محەممەد ڕەحیم سەرۆکی دامەزراوەی نەهرین بۆ پاڵپشتی شەفافیەت و دەستپاکی بەخێربێن بۆ ئەستۆدیۆی کوردستان 24 بەڕێز محەممەد ئێوە وەکو دامەزراوەیەک کە پاڵپشتی لە شەفافیەت و دەستپاکی ئەکەن ئەگەر پێمان بڵیت بابەتی گەندەڵی لە عێراقدا چۆن هەڵەسەنجێن؟ سەرەتا سڵاو ڕێزمان بۆ بینەرانتان لە ڕاستیدا بەرەنگاربوونەوەی گەندەڵی کارێکی زۆر قورسە لە عێراق چونکە ئیرادەی سیاسی بۆ بەرەنگاربوونەوەی فەساد ئیعدام کراوە بە هەموو جۆرەکانیەوە. دەزان کە لە هەموو سێکتەرەکان هەموو سێکتەرە حکومیەکان گەندەڵی بڵاو بۆ تۆ لە دەمەزراوە دەوڵەتیەکانەوە بۆ کەرتی تایبەت و هەروەها بووە بە کێشەیەک کە کێشەکە لەلایەن کۆمەڵە گاشەوە قبول کراوە ئەوەی کە چاودێریەکەن و لەناو بابەتەکانە ئامادەن. گرنگترین هۆکار بۆ بابەتی گەندەڵی دروستبوونی گەندەڵی لە عێراقا بۆ چیەکەڕێتەوە؟ لە ڕاستیدا هۆکاری سەرەکی بۆ گەندەڵی ئەوەیە کە سیستەمی پشکانەیە لە ئیدارەی وڵاتدا بەداخەوە ئەمە هۆکاری سەرەکیە بۆ ئەوەی دەستنیشانی بکەینەوە هەروەها پشکانێوا دەکات کە تۆ شەفافیەت نەبێ بەپێی راپۆرتەنەوەی دەوڵەتیەکانەوەی کە عێراق پلەکەی لە شەفافیەتی بودجەدا 9% تێناپەڕێنێ. ئەمە کێشەی زۆر گەورەیە. سەرۆک وەزیران لەگەڵ دەستەی نەزاهەی ئیتیحادی کۆبووەتەوە داوای لێ کردوون شەفافانەتر کار بکەن و نەکەونە ژێر کاریگەری لایەنە سیاسیەکان بوو. بەڵێ بێگومان سەرۆک وەزیرانی ئێستا ئەمە وەکو یەکەم حکوومەتی عێراقی و دەبێنرێت کە سەرۆک وەزیران لە ناوخۆی عێراق ژیاوە و معاناتەکانی خەڵک تێدەگاوە بەرنامەی حکوومەتیش گەندەڵی و بەرەنگاربوونەوەی گەندەڵی تێدایە بە پلەیەکەم و هەروەها کاریش دەکەن بۆ پشتیوانی دەستەی دەست پاکی لەم حکوومەتەدا لەم فترەدا ئالیەت و وەسیلەکانی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی گۆڕاون لە خەرجکردنی ماڵێک ساڵدا دامەزراوەی هەناردەرکردن بەراورد ناکرێ بە ساڵانی ڕابردوو. بەڵام بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی عێراق پێویستی بە یاسای نوێ هەیە، بە تایبەتیش هەیەنە زاها پێویستە ڕاستکردنەوەی بۆ بکرێت کە تەنها چوارچێوەی کەرتی گشتی وەردەگرێت کە کەرتی تایبەت دەبینن ئێوە لایەنی دیکە دەبینن کە پارەی تێدا سپی دەکرێتەوە هەروە گەندەڵی تێدا دەکرێت. بۆیە پێویستە یاسای دەستەی دەستپاکی ڕاست بکرێتەوە هەروەها کەرتی تایبەتیش لە خۆی بگرێ هەموو کەلێن و کولەبەرێک لە خۆ بگرێت کە گەندەڵی تێدایە و هەروەها دواتر پێویستە یاساکان جێبەجێ بکرێن. قانونی ئیدارەی ماڵی ژمارە 6 پێویستە جێبەجێ بکرێت تاوەکو ئێستا یەک لە دامەزراوەکانی عێراق مادەی 50 لەم یاسایان جێبەجێ نەکردووە. هەروە ئێمە کەرتی گرنگمان هەیە کە فەساد و گەندەڵی دەستی لەملان کردوون، پێویستە ئەمانە چارەسەر بکرێن. ئەمە کێشەیەک گەورەیە. هەروەها لە کەرتی ئەمنیش لە ژمارەکان ئێمە کێشەمان هەیە، پێویستەمانە نوێ بکرێنەوە، یاساکان نوێ بکرێنەوە، هەروەها جێبەجێ بکرێن و هەروەها پابەندی پێوە بکرێت چونکە یاسای نوێمان پێویستە. وهروەها پێویستە پێگیری بەو یاسایانە بکەین کە پێشتر دەرکراون و جێبەجێ نەکراون و هەروەها هەماهەنگی بکەین لەگەڵ ئەم یاسانێ و دەوڵەتیانەی کە هەن و بۆ ڕێکەوتنانەی کە هەن کە بۆ ئێمە دەگونجن. ئێستا ئەم پەرلەمانێک کە ئێستا هەیە هیچ گرنگێکی نەداوە بە یاساکانی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی بۆ نمونە ئەمانەی کە دەستگیر کراون لەبارەی گەندەڵیەکان لە کەرتی گشتی یاخود لە سەڵاتی دادوەریزراوەکان هیچ نەکراوە. بە تایبەتی زۆرێک لەوانەی کە لە دزی سەدا بەشدار بوون
ئاشکرا کراون و هەنێکیشیان هێشتا خەریکن ینی بە دوواداچوو نەکرێن نزیکەی 30 کەس لەم دۆسیە تێوەگلاوە دەسەڵاتی دادوەری یاسادانان لە عێراقا تا چەند توانیویەتی بە پێی پێویست لەم بوارەدا ڕۆڵی خۆی ببین دەڕاستیدا لە ماوەی پێشتر پەرلەمانی عێراق دەورێکی باشی بوو دەسەڵاتی دادوەری با بڵێن دەورێکی باشی هەبوو هەروە کارێکی باش کرد لە بابەتی سپیکردنەوەی پارە لە ڕەمادیە لە هەندێک شوێنی دیکە ئەمە ئینجازێکی گەورە بوو بۆ بەشی دادوەری بەڵام بەم شێوازە بەردەوام نەکرا ئەم چالاکیانە دووبارە نەبوونەوە کە دەرفەتێکی گەورە بدەن بە کەسانی بازرگانی عێراق کە دەیانەوێ حیسابێک بۆ خۆیان بکەنەوە لە وڵاتانی دیکە خود وڵاتێکی عێراق ئەمانە مەترسیان دەکەوێتە سەر کاتێکە تۆ جەوازی عێراقیت پێ و ناسنامەی عێراقیت پێیە ئەمە چی دەکا گەرەمە چارە سەر بکەی عێراق بۆ پێشەوە دەبات ئەمەی لە ڕوومادی هەبوو چارە سەرکرا بەم شێوازە و هەروە شتێکی دیکە هەیە تاوەکو ئێستا بەشی دادوەری عێراقی پێویستی بە یاسای هەماهەنگوە هەروەها ڕێک هەیە قانونەکانی ساڵی شێستایی قەرنی ڕابردوو جێبەجێ نەکە تاوەکو ئێستا سوڵتەیەکی گەورە هەیە کە هی دادوەرامیش دەتوانێت تەقدیر بکە دەتوانێت بۆ خۆی ئیجتیهاد بکە پێویستە ئەمە چارە سەر بکرێ هەر کەسێکە دەسەڵاتێکی تەقدیری هەیە پێویستە یاسای نوێی بۆ دەربچێ بۆی کاری پێ بکە هەروەها بگونجێ لەگەڵ ڕێکەوتنە نێو دەوڵەتیەکان کە عێراق ئیمزای لەسەر کردن و هەروەها هەماهەنگی هەبێ لەگەڵ دەستەی دەستپاکی و هەروەها ئەمانەی پەیوەستن پێوەی ئەمەوا دەکا کە بەشی دادوەری فعال بێ هەروها چالاک بێ دامەزراوەیەکی ئەوە کە چاودێری بارودۆخەکەیەکەن پێتان وایە ڕێژەی گەندەڵی یان ئاستی گەندەڵی لەوە بەرزترە یان کەمترە کە لە میدیاکانەوە قسەی لەسەرەکرێت لە ڕاستیدا ڕێژەی گەندەڵی لە عێراق زۆر گەورەیە چونکە عێراق ئەمە با بڵێمەوە کۆمەڵگا قبوڵی ئەمەی کردووە کەسی گەنداڵ کارمەندی گەنداڵ وەکو سەرکەوتوو دەبێنرێەوە هەروە کۆمەڵگە قبوڵی کردووە ئەمە مەترسیەکی گەورەی لەسەر عێراق ئێمە وا دەبێنین کە منزومەی گەندەڵی چۆتە هەموو شوێنێکەوە چۆتە سندیکاکان هەتا ئەمانەی کە ڕوبەڕووی گەندەڵی دەبنەوە ئەمە ئەزمونێکە تەماشای وڵاتانی عەرەبی وڵاتانی ناوچەکە بکە هەندێ ڕێ و ڕێکاری نوێ دەگرنە بەر بۆ ئەوەی ڕوبەڕووی گەندەڵی ببنەوە لە سپیکردنەوەی پارە بابەتی خۆتزیینەوە لە پاچ پێویستامانە بیریان لێ بکرێتەوە هەروەها عێراق بچێ بۆ چارەسەرکردنی ئەم بابەتانە کاتێک کە یاسای دەستەی دەستپاکی ڕاست دەکرێتەوە هەروە کەرتی تایبەتی دەکرێتەوە چوارچێوەیە بارودۆخە چەند کاریگەری لەسەر ژیانی هاوڵاتیان کردووە بە تایبەتی لە پێشکەشکردنی خزمەتگوزاریەکان ڕۆژانەیە بینین لەسەر کارەبا خەڵکێتە سەرجادە لەسەر ئاو خەڵکێتە سەرجادە لەسەر نەبوونی ڕێگەوبان خەڵکێتە سەرجادە خۆپیشاندانەکان ئەم شێوازە گەندەڵیەی دیراسەکراوەی یان گەندەڵیە مەدروسەی کە هەیە چۆن توانیوی یعنی چەند کاریگەری لەسەر ئەم بارودۆخانە بێگومان گەندەڵی ئەگەری سەرەکی ئەم کێشانێ ئەوەیە کە ئێستا ڕوودەدا لە عێراق و هەروها لەمەش زیاتر بابەتی دەستنیشان کراوە هەر لە گەندەڵی خۆتزیینەوە لە باج کارکردن بە مخدرات و هەروها دزینی سەرچاوە سروشتیەکان ئاسارەکان دەدزرێن لە سنوورەکان گەندەڵی هەیە ئەمانە بەداخەوە عێراق خۆی خستۆتە قاڵبێکەوە کە ئێستا قەرزدارە و پێویستە کار بکرێت لەگەڵ ئەم ڕێککەوتنەی کە لە نەتەوەی گرتوەکان هەیە و ناویلۆ سۆسە پێویستە ئەمە لە ئەولەویەتی کاری عێراق بێ حکوومەت
ستراتیژیەتی هەیە ئێستا بۆ بە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی بەپێی دەرکراوەیەکی 2023 و لە حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەمە دەکات و ڕوبەڕووی گەندەڵیەکان دەبێتەوە و هەروە ئیرادەیەکی سیاسی بەهێزتری هەیە لە دەرکردنی یاساکان لە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵیەکان چونکە لە عێراق جێبەجێکردنی بەردەوامی و گونجان لەگەڵ ستانداردە نێودەوڵەتەکان نییە بەڵام لە هەرێم جیاوازترە و باشترە ئەمە وردە کاریشیان هەیە کە بچێنە ناویان پێویستە ئەمانە بکرێن بۆی عێراق لەمانە دەرچێت سەرۆکی دامەزراوەی نەهرین بۆ پاڵپشتی شەفافیەت و دەستپاچی زۆر سپاس بۆ بەڕێستا.